دەگەڕینەوە لای میوانەکەمان. ئێستا میوانەکەمان ئامادەیە. بەڕێز وەلید نیعما سەرۆکی یەکێتی کرێکارانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانایە. بەڕێز نیعما دووبارە سڵاوتان لێبێ. من پرسیارێ ئەوەم کرد زیاتر لە 1.5 ملیۆن کرێکار خۆیان تۆمار کردەوە بێکارن، بەڵام وەک لە راپۆرتەکانیشدا هاتبوو لە 140 کارمەندانی هەر سێ سەرۆکایەتیەکەی عێراق، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، کۆمار، پەرلەمان، حتاڵ بەتاڵدانیشون هیچ ئیشێکیان نییە. ئێوە خوێندنەوەتان بۆ ئەوە چییە؟ لە سەرەتادا زۆر سوپاس بۆ کوردستان 24 بۆ گرنگیدان بەم بابەتە و بە گرنگیدان بە بارودۆخی کرێکاران و دۆزینەوەی هەلیکار لە عێراق. بەگشتی بێکاری ئافاتێکی کۆمەڵگەی عێراقیە و ئەمە بووەتە هۆی نشستی بازار و ئەمە هۆکاری سەرەکی بەهۆی لاوازی حکوومەتی عێراق لە دابینکردنی هەلیکار بۆ خەڵکی. ئەگەر پرسیارەکە بە دیاریکراوی ئێمە قسە لەسەر ئەندامانی پەرلەمان بکەین یاخود باسی سەرۆکایەتیەکە بکەین، تێبینی ئەوەمان کردووە کە ئەمە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر خۆی بازارەکانیش دروست کردووە، چونکە ئەمان هیچ گرنگێک بۆ بازاری کار نادەن، گرنگی بە کەرتی تایبەت نادەن. ئەمە نشستی وەکو گوتم دروست کردو لە بازاردا. دیدگایەک لە حکوومەتی عێراق نییە بۆ ئەوەی هەلیکار بدۆزێتەوە لە هەموو دنیا. کاتێک تۆ کە وڵاتێکی نەوتی بیت بە تایبەتیەوە پیشەسازی بیت، گرنگی بە دۆزینەوەی هەلیکار دەدەی. گرنگیدان بە بەشی پیشەسازی بۆ دەستەبەرکردنی هەلیکار زۆر گرنگە، بەڵام بەداخەوە حکوومەت ئەم کارەی نەکردووە. پێویستە خەڵکیش دەنگی خۆیان بەرز بکەنەوە بۆ ئەوەی هەلیکاری زیاتریان بۆ بدۆزرێتەوە و بێنە دەنگ. لاوازی دیدگایی وەکو گوتم وای کردووە کە ئێمە وەکو کرێکاران داوا بکەین کە خۆپیشاندان بکرێت بۆ ئەوەی مافەکانی خۆیان بەدەست بێنن و خەڵکی بێنە سەر شەقامەکان. من بە بیرمە کە وەکو شاعیر دەڵێت کە با ناکرێت کەسێک لۆمە بکەیت کە لە ماڵەوە دانیشت بێت و پێویستە خەڵک بێت. تۆ تێبینی بەڕێز نیعما ئێوە دەڵێن دەبێت خەڵک بێنە سەر شەقام و خۆپیشاندان بکات. دوێنێ بەشێکی زۆر لەوانەی دەرچووی بەشی پزیشکین لە عێراق خۆپیشاندانێکیان کرد هی ئارام، بەڵام هێزەکانی ئاسایش بەتوندی وەڵامیاندانەوە 30 کەسیان لێ بریندار کردن. کەواتە خەڵک چۆن نەتوانێت بێتە سەرجادە و داوای مافی خۆی بکات؟ ئەو کەسانەی دەرچوانی بەشی پزیشکین هەزاران کەسنەوە تەنیا داوای مافی خۆیان کردووە. ئەم کێشەیە کە بەڕاستی تێپەڕێنرێت، پێویستە چارەسەر بکرێت و چارەسەریشی لەوەدایە کە تۆ گرنگی بە کەرتی تایبەت بدەی. ئەمە تەنیا تایبەتە بەو کەسانەی کە دەرچووی بەشە پزیشکەکانن. ناتوانانی بەبێ گرنگیدان بەوەی کە کەرتی تایبەت بەرەو پێشەوە بێت ئەو خەڵکانە لەم کێشەیە ڕزگار بدەیت. تۆ تەنیا بەوەی کە گرنگی بە کەرتی تایبەت دەدەیت یاخود بە کەرتی گشتی دەدەیت ناتوانانی هیچ کارێک بکەیت. پرۆژەیەکی ڕاستەقینەمان نییە بۆ ئەوەی سەندیکاکان بەشداری تێدا بکەن و هاوکار بن لە دۆزینەوەی هەلیکار و دەستەبەرکردنی هەلیکار بۆ ئەو کەسانی بەدوایدا دەگەڕێن. سەرکوتکردنی کەسانی خۆپیشاندەر دەرخەری ڕووی ڕەشی حکوومەتە بەرامبەر بە کرێکاران، بەرامبەر بە خۆپیشاندەران بەوانەی کە داوای مافی خۆیان دەکەن. ئەوان هەوڵ دەدەن کە خۆپیشاندەران سەرکوت بکەن بۆەوەی داوای مافی خۆیان نەکەن. ئەمەش ڕەتکراوەیە بە هەموو پێوە پێودانگە نێودەوڵەتیەکان و لەلایەن کرێکارانیشەوەپیشاندانەکان بەردەوام دەبن بۆ داواکردنی مافی خۆمان. ئێمە هەموو کارێک بۆ ئەو مەبەستە دەکەین لە بواری پەروەردەوە بگرە تاکو دەگەیتە کۆتا بابەت. هیچ دیدگایەک لە عێراقدا نییە، قوتابخانەکان دیدگا نییە، هەزاران خەڵک دەردەچن هەمویان بێکارن. زۆر باشە بەڕێز نیعما، بەڵام پرسیارێکی کە دێتە پێشێ ئەوەیە بۆچی لە بری دامەزراندن و پەیداکردنی هەلیکار بۆ کرێکاران بۆ دەرچوانی زانکۆ کەچی حکوومەت لەولاوە خەڵکێکی زۆر بە موچەیەکی کەم چەکدار دەکاتە، دەیباتە ناو هێزی چەکدارەوە. عێراق دوژمنی هەیە لە چی دەترسێ؟ ئەمە و هێزی چەکدارەی بۆ چییە؟ بۆچی ئاوڕ لە کرێکاران ناداتەوە؟ من وەکو گوتم نەبوونی دیدگا لەلایەن حکوومەتی عێراقیەوە هۆکاری سەرەکی ئەم بابەت هەیە. هەزاران کەسیان لە زانکۆ دەرچووە، بەڵام ساڵ بە ساڵ تۆ سوپای بێکاران زیاد دەبێت، ژمارەی بێکاران زیاد دەبێت. بێکاری ئافاتێکە
بەرۆکی کۆمەلگەی عراقی گرتووە ئەم کێشەیە چارەسەر ناکرێت مەگەر تۆ گرنگی بە بازاری کەرتی تایبەت بێ. کارتی تایبەت بۆ هەموو وڵاتێک زۆر گرنگە، پێویستە ئەو پەڕی گرنگی بەم کەرتە بدرێت لە بواری تەندروستی. لە عراق بەنمونە هەیە کەرتی تایبەت هەیە، بەڵام هیچ گرنگی پێ نەدراوە. هەزاران کەس بەنمونە وەکوێ باستان کرد خۆپیشاندەران تا ئێستاش خەڵک خۆپیشاندان دەکەن لە بەرەوەی دانەمەزراون گرنگیان پێ نەدراوە لە کەرتی تایبەت ئاوەڕ نەدراوەتەوە. ماوەیەک پێش ئێستا وەزیری تەندروستی گوتی دەرتوانی بەشە پزیشکەکان و دەرتوانی دەرمانسازی پێویستمان پێیان نییە، کەواتە ئەمانە لەوانەیە پارەیەکی زۆریان خرج کرد بۆ ئەوەی ببن بە دەرمانساز، ببن بە دکتۆری دان، ببن بەم زۆرە پیشانە، بەڵام هیچیان ئێستا حکوومەت دەڵێ ئێمە کارمان بە ئێوە ناتوانێەوە دامەزرێنین. سەردانیان با بڵێن سەردانی زانکۆکانیان کردووە لە زانکۆ ئاهلەکان خوێندویانە، بەڵام ئێستا کەس ئاوڕێن لێ ناداتەوە، کەس ناڵێ بە ئێوە دامەزرێن کارتان بۆ بدۆزینەوە. کاتە پێویستە تۆ هەلی کار بدۆزیتەوە کەرتەکان دووبارە بینا بکەیتەوە، تایبەتی کەرتی تەندروستی و کەرتەکانی دیکە تۆ ببێ کەرتی تەندروستی ناتوانانی ژیانێکی ساغڵەم و تەندروستت هەبێت و شیانەوە و دووبارە چاکردنەوەی ئەم کارتە کاری حکوومەتە. کەرتی میدیایی بە هەمان شێوەدا هەزاران کەسمان هەیە بەشی میدیاییان تاوا کردو، بەشی ڕێگەیانیان تاوا کردووە، بەڵام کاریان دەست ناکەوێت. کەرتی گشتی بە تەنیا نابێت، پێویستە گرنگی بە کارتی تایبەت بدەین. تۆ وەکو هاوڵاتی کە بە دوای کاردا دەگەڕێت پێویستە لەو کارتانە دەست بابەتەکە تەنیا بەوە نییە کە ئێمە کەرتێک لەسەر حسابی کەرتەکەی دیکە لە باسکەین، بەڵکو دەبێت بەیەکەوە گرنگی بە هەردووکیان بدرێت بۆی گرنگی بە سوپا و لەشکری بێکاران بدرێت. دەرچوانی بەشە زانکۆ بێکارن ڕاست. وآلاف الجيوش والشرطة الاتحادية نطالب الاهتمام بقطاع الإنتاج وقطاع العمل. شكرا جزيلا. دەست خۆش پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز. وەلید نیعمە سەرۆکی یەکێتی کرێکارانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. شەوتان باش.